سلااو هاوڕێیانی خۆشەویستی هیوادارم باش و تەندروست بن. خۆشحاڵم لە ڤیدیۆیەکی نوێ هاتمەوەلاتان بۆ باسکردنی فیلم و زینجیرەکان. بۆ ڤیدیۆی ئەمجارە نوێترین فیلمی ئەمریکی جانتای ڕەشم بۆ دەستنیشاکردم بۆی باسێکی کوردیان خوێندنەوەیکی کورد بۆ فیلمەکە بکەین کە هی دەرێنەری گەورە ستیڤن سۆدەربێرگ و لە نووسینی داڤید کێپە کە کاستەکەی پڕە لە کارکتەری ناوازە، دوو کارکتەری زۆر خۆشەویست کە ئەو فیلمە بەڕاستی چاوەڕوانکراترین فیلمی دوانەی ساڵە کە مایکل فێسپێندەر و کەیت بلانچێتن. فیلمەکە چیرۆکێکی سیخوری هەیە، ئەوانەی حەز بە و ژانەرە دەکەن فیلمێکی تایبەت و باشە، فیلمێکی خراپ نییە. چیرۆکی فیلمەکە باز لە بریکارێکی بەهێزی دەستگای هەواڵگیری دەکات کە لە پڕێکدا خۆی دەبینێتەوە لە ناوەڕاستی گرفتێکی قورس و ناخۆشدا، گرفتێک کەوا دەکات خێزانەکەی خۆی ببینێت دەبێت بەخاین بەرامبەر بە نیشتیمانەکەی و ئەو فیلمە تیشک دەخاتە سەر ئەو یاریە سیاسی و نێنیانەی کە لە پشت پەردەی سیاسی یان لە پشت پەردەی دەسەڵاتەوە بوونیان هەیە و ڕوو دەدەن. لەبەرەوەی فیلمەکە فیلمێکی نوێیە، خۆم دەپارێزم لە سپۆیلکردنی ڕووداوە گرنگەکان وە چیرۆکەکە بەگشتی. تەنیا ئەو ڕابۆچوونانی خۆم باز دەکەم کە دوای بینینی فیلمەکە هەمبوو. فیلمەکە بە شێوەیەکی گشتی فیلمێکی هەزبزوێن و سەرنجڕاکێشە، پڕێتی لەو دیمەن و ساتانەی کەوا لە بینەر دەکەن بکەوێتە حاڵەتێکی بێدەنجی و قەلاقیەوە. وەک گوتم کاستی فیلمەکە بەڕاستی پڕێتی لە کارکتەرە گەورەکانی ناو بواری سینەما، ناوە گەورەکانی ناو بواری سینەما بوونیان هێنە ناو کاستی فیلمەکە کە ئەوەش هۆکارێکی سەرەکی بکەوە فیلمەکە چاوەڕوانیشی زیاتری لەسەر بێتووە، چێژێکی زیاتر بە کۆی فیلمەکە ببەخشێت. بەڵام ئەوی بەلای منەوە جێگای تێرامان و بەڕاستی نیگەرانیش بوو کۆتایی فیلمەکە بوو کە تۆ کاستێکی وا بەهێز، کاستێکی ناوی وا گەورەت لە بەردەستەوە چیرۆکێکی باشش لە بەردەستە دەکرا دەبواە کۆتایەکەی باشتر یاخود بڵێم ئالۆستر و زیرەکانەتر بواە. بەڕاستی کۆتایەکەی لە چاوەڕوانی مندانە بووە، خاڵێکی تریشکە بەڕاستی جێگای نیگەرانی بوو. تۆ ئەگەر بینەرێکی ئاسایش بی دەتوانانی لەو کاتێ سێری فیلمەکە دەکەیت، بینەری فیلمەکە دەبیت، دەتوانی خوێندنەوەت هەبێت بۆ هەنگاوی دواتر، بۆ ڕووداوی دواتر کە ئەوەش بەڕاستی زیانێکی زۆرە بۆ چیرۆکەکە بووە بۆ چێژی بینەر بە شێوێکی گشتی. گەورەترین ناومێدیشم دەربارەی ئەو فیلمە ڕووناچی بێزاکرد. لە هەندێک لە دیمەنەکان دەتبینی کە زیادەڕۆیەکی زۆر کراوە لە ڕووناچی، بەتایبەت دیمەنە تاریکەکان و هەندێک دیمەنیشە بوو نغڕۆ بوو نقم بوو لە ناو فیلتەرە بریسکەدارە بێزارکەرەکان کە ئەوە بەڕاستی چێژی فیلمەکەی کەمتر کرد بوو، چونکە ڕووناچیەکە زۆندە زەق بوو، چێژی دیمەنەکەی لەلا دەکوشتی بە شێوەیەکی گشتی ئیقاعی فیلمەکە زۆر باش بوو، دەتوانم بڵێم زۆر باش بوو بۆ چونکە کات و ڕووداوەکان بەڕاستی یارمەتی دەربوون. کات و ڕووداوەکان وای کرد ئەو دووشتە کات و ڕووداوەکان خاڵی بەهێزی فیلمەکە بن. ئاراستەکردنی فیلمەکە تۆزێک لاوازی تێدا بوو چونکە بینەر بە ئاسانی دەیتوانی هەنگاوی دواتر بخوێنێتەوە یاخود گومان ببات کە هەنگاوی دواتر ئەو شتە دەبێتن، ئەوە ڕوودەداتن. بەڵام کات و ڕووداوەکان بەڕاستی یارمەتی دەری فیلمەکە بوون و خاڵی بێزی فیلمەکە بوون بۆی فیلمەکە چێژی لەدەست دەدات و فیلمەکە لای بینەر بمینێتەوە. گەرچی ئەو فیلمە کۆمەڵێک ڕەخنە و تێبینی هەڵدەگرێت، بەڵام نواندنەکانی هەرێک لە کارکتەرەکان مایکل فێسپێندەر و کەیت بلانچێت بەڕاستی زۆر تایبەت و ناوازە بوو. کۆمەڵێک ڕۆڵی وردیان بەرجەستە کرد کە زۆر سەرکەوتوو بوون تێندا کە وایان کرد بوو بەڕاستی چێژێکی زیاتریان بە فیلمەکە بەخشی بە چیرۆکەکە بەخشی بوو. زۆرترین فۆکسمان لەسەر ئەو دوو کارکتەرە بوو و لەلایەکی ترەوە لە بیرمان نەچێت ئاکتەری زۆر خۆشەویست پێرس برۆسنان کە بەڕاستی خۆی هەر کارێزمەیەکە لە جیهانی سینەما و لەو فیلمەش ڕۆڵەکەی بەڕاستی زۆر تایبەت بوو. بۆ ئەوی سپۆیل نەکەم بەڕاستی ناتوانم زیاتر لەسەر فیلمەکە باس بکەم چونکە فیلمەکەش نوێیە، حەز دەکەم خۆتان بینەری بن. دواتر هەر بۆچوونێک هەر گلەیەک هەر پێشنیارێکتانە بوو دەتوانن لە کۆمنت بۆ بنووسن. لە کۆتاییدا ئەگەر تۆ پێم دەڵێت ئەو فیلمە شایانی بینینە یاخودنا، من پێت دەڵێم
ئەگەر تۆ حەز بە ژانەری هەز بزوێن و سیخری و سیاست بە شوێکی گشتی دەکەیت بەڵێ فیلمێکی تایبەتە، بەڵام بە مەرجێک بۆ لایەنی چیرۆکەکەی تۆزێک لێبور دەبێت لێبور دەبێت چای خۆت بنوقێنی دەربارەی ئەو چیرۆکەی کە هەیەی، چونکە چیرۆکێکی باشە، بەڵام ئەو چیرۆکە نییە کە زۆر گەورە بێت، زۆر کاریگەر بێت. بۆیە ئەگەر ژانەری ئەس بزوێن و سیاسی و سیخوریت حەز بۆ بابەتەیە، بەڵێ فیلمێکی باشە و چیرۆکەکەی مامناوەندە پڕێتی لە کەم و کوڕی. بۆیە بەڵێ شایانی بینینە بە شێوەیەکی گشتی فیلمەکە شایانی بینینە، هەر ئەو کەسێک کە لە فیلمەکە بەشدارن شایانی ئەوەیە کاتی بۆ تەرخان بکەیت. هیوادارم شتێکم ڕوون کرد بێتەوە، هیوادارم بەرچاوڕوونیەک بۆ پێش فیلمەکە بۆ ئێوەی بینەرم خست بێتە ڕوو، هیوادارم بینەری بن و چێژ لێ ببینن. تا ڤیددیۆکی تر تا فیلم و واقعەیەکی تر خواتان لەگەڵ.